طبعا ئەم ئیشەی ئێمە ئیشێکی زۆر کۆن نییە، هەمووی 4-5 ساڵێکە لە سلێمانیا بڵاو بووتەوە. طبعا یەکەم شاریش خۆشبەختانە کە ئەم ئیشەی تیاکرا بە راپۆرت بکرێ، پشکنینی سیارە بکرێ بە راپۆرت و بە وەرەقە برێتەوە دەست خاوەن سیارەکە لە سلێمانیا بوو. لە ساڵی 2018 نهایەتی 2018 ئێمە دامان مەزرانەوە تاکوی سە بەردەوامی سوپاس بۆخوا لە ناو مەتخەسەنایەکە و ئیشاکەین. پشکنینەکان لای ئێمە چەند جۆر پشکنینێکمانەیە بۆ چەند جۆرنەوە سیارێکی محەدەد، ینی مەسەڵەن سیارەی ئەمریکی چەند جۆرە پشکنینێکی هەیە فەرقیە لەگەڵ سیارەی خلیجیە. سیاری ئەمریکی خەڵک هەیە جاری وای کڕێ پارێکی زۆری پێیا داوای راپۆرتێکی کاملی ئەوەی ئەکا لێمان. ئێتە ئەم راپۆرتە بۆ مەسەلەی لافاوە، بۆ مەسەلەی لەوێ ئێرباگی تەقیوە نەتەقیوە، تەرزەی هەبووە لەوێ لەسەرچی دەرکراوە. تاوان ئەم شتانە لای ئێمە هەمووی بە راپۆرتە، راپۆرتی ئەمریکایە ئینەوە بەدەست خاوەنەکەی کە هێناوێتی بۆ پشکنین. پشکنینەکان ئێمە لێرە پشکنینی لافاومانەیە، پشکنینی بۆیاخمانەیە بە جیازەکرێ، پشکنینی کۆمپیوتەرمانەیە بۆ خەلەلی کارەبایی و بۆ ئێرباگە، بۆ مەسەلەن بەردی ساڵانسایە، حاسی ساڵانسایە، سیارە ینی عادەتەن خەلەلی کارەبایی سیارەکە عامەتەن پێدەڵێن. جا لە پێشە ینی با بڵێن لە پێش ئەوەی ئێمە ئەم سەنتەرە دامەزرین ئەوسا لە سلێمانیا عامەتەن بە عێراقیش و بە هەرێمی کوردستان بە تایبەتیش بە چاو فەحسەکرا. سیارەکە برایە لای بۆ یاخچێک و بە چاو فەحسەکرا، ئیتر ناوی سیارەکە و یا ئیتر لە دوای ئەوە کە ئێمە ئەم جیاز و شتەمانێنە ئیسە بۆ بە راپۆرت و بە وەرەقە و تەسلیمەکرێتەوە بە خاوەنی کڕیار متمەئینترە و دڵتامینترە لە ئیشەکەی ئێمە. تاوان زۆر کەس هەیە پرسیاری ئەوەکە سیارە بە سفری پێویستی بە پشکنین هەیە، بەڵە پێویستی هەیە لەبەرەوەی ئەم سیارانە کەیەن جاری وایە لە شەحنا، لە بارکردنا، لە داگرتنە شوێنێکی عەزێتی پێیەگا چاگەکرێتەوە کابرا هەر بە سفری فرۆشێت و بەبێ کێشەی فرۆشێ. ئاین لەو حاڵەتەمان زۆر ڕوویاوە، هەمان بووە سیارە بە سفری هاتۆتە ئەم سەنتەرەوە پارچێکی دەستکاری کراوە، پارچێکی گۆڕاوە یا شتێکی لێ هاتووە، کەسی ئاسایش ینی بچێ سیارێ بکڕێ هەسی پێ ناکە، وازان سفرە و سیارەکە هێنێتەوە دوای 2 ساڵە 3 ساڵە 4 ساڵە کە ئەیفرۆشێتەوە ئەی بێنێ بۆ فەحە سەیرەکە ئەو شتی تیا دەرەکەیە. ئەژ لە من بە سفری کڕیومە هەر لای خۆم بۆ سیارەکە چۆن وای لاتۆ ئەو حاڵەتەمان زۆر لێ ڕوویاوە. بەنسبەت فێڵەوە لە هەموو ئیشێکا فێڵ هەیە، لە هەموو ئیشێکا بەشی خۆی فێڵەیە. ئەمیشەش بە حکمی هەمە جۆرە و سیارەکان نەوعیان زۆرە، بەڵە فێڵ هەیە تیاکرێ، بەڵام ئەکەوێتەوە سەر ئەو شوێنەی کە پشکنینەکەی لێکرێ. ینی شوێن هەیە زۆر بە ئیهمالی پشکنینەکەکە یا جیازەکانی زۆر متەتەور نییە، شوێن هەیە زۆر بەجددی و ناوبانگی خۆی پاراستووە تا ئێستا. ڕێنمایی یعنی بۆی دوایەکەشی کێشەی لێ نەکەوێتەوە لە بینی کڕیار و فرۆشیارە، وەکو سەنگی مەحەکێک هەموو کەسێک کە ئۆتۆمبیلەکرێ ڕێنمایی من ئەوەیە بۆیان کە پێش ئەوەی پارەکەی باتێ، پێشەوەی عەقدەکە بنووسێ لەگەڵیا بێت پشکنینێکی کاملی بۆ کا بووی خۆشی دڵتەمینە بێت و کابرای فرۆشیاریش دڵتەمینە بێت لە سیارەکەی. خۆی جۆرێک لە ڕێکەوتن هەیە لە بینی هەنێ سەنتەری سۆنەر و هەنێ مارەچیا کە ئەیکەن. سوپاس بۆ خوا بڵم زۆرە زۆر نییە، بەڵام هەبووە لەم لەولای ئەمە بیستومانە چاومان لێ بووە، ئاگامان لێ بووە، هاتوون پشکنینێکیان لە شوێنە پشکنینێکیان کردووە پیان وتو ئەمە واو ئەمە واو، یعنی بۆ شتەکان کەم کاتەوە لەسەر کابرای کڕیار. ئەم حاڵەتە زۆرترینی کە کراوە لە عەرەبیەکەن کە عەرەبیەت بۆ ئێرە سیارە ئاکڕێ، ئەڵێ عەرەبە نایەتەوە بۆ ئێرە
تۆخەمە نەبێ و ئەم نەوعەکرا و بەڵام زۆر کەمە سواز بۆخوا ئەوەنە زۆر نییە بڵێ شانی باسکردن بێ بۆ مەسلەی براوموس تاوان پشکنینی براوموز لای تەنەکەچی ئەکرێ زیاتر لای کەسێکەکرێ بێ ئەو شوێنە هەڵبوەشێنیت بچیتەوە سەر شوێنی لەحیمەکە بۆی ئاماژەی پێ برێ لای ئێمە ناکرێت پشکنینی براوموز بەڵام مەسەلەن بۆ کەسێکی خۆمانەکە زۆر یا مشتەرێکی دایمە لای خۆمان کە زۆریەتە لامان ڕێنمایی یەکەین ئەگەر شکێکی تێ بکەین کۆدی بۆ یاقەکان فەرقکە شکێکی تێ بکەین پێڵین بی بە بۆ لای تەنەکەچیەک بۆی بۆ ساغکاتەوە مەسەلەکە لە هەموو ئیشێکا بتۆ بتێ لە هەموو ئیشێکا فێڵ و ئەم شتانی تایە بەڵێ شت ڕوویاوە هاتووە مەسەلەن ئیشارەتی کردو یا کابرا قسەی کردو یا وتوێتی ئەو فلانە شوێنە بازمەکە بەس ئێمە سوپاس بۆخوا بۆ سومعی شوێنەکەمان و سومعی خۆشمان ڕێبەوە نایە ئەو شتانە ڕووبەلامان خۆی بۆ مەسلەی بۆ یاخوشتیوە بەداخۆ لای ئێمە تۆزە مشکیلەمانەیە لەگەڵ بۆ یاخە مەسەلەن زۆر کەسمان هەیە سیارەیەکە کڕێگەر تەنانەت شتێکی زۆر بەسیتیشیە بێ پەشیمانە بێتەوە لە سیارەکە نایکڕێ لای ئێمە زۆر بۆ بە مشکیل و پارێکی زۆریش داشکێ لە سیارەکە بەڵام لە وڵاتان بەو شێوەیە نییە لە وڵاتان سیارە ئیتیمان بە ڕۆشتن هەیەن یەکەم شت چەند ڕۆشتووە ئیتیمان بە مانەوە و جوانی و ڕێکی سیارەکە ئەیەن ئیتیمان بە کارەبایات و گێڕ ڕوومەکی نەیەن لێرە بەعکسەوە ئیتیمان زیاتر بە بۆیاغەکەیان خۆی ئەویش سەبەبی خۆی هەیە لەبەرەی بۆیاغ لە وڵاتی ئێمە کاکرێت دوای 1-2 ساڵ ڕەنەکەی تێکە چێ ڕەنەکەی ناشتی نەبێ بەڵام لە وڵاتانی پێشکەوتوو کە بۆیاغەکەن بە دوای 10 ساڵیش ڕەنەکەی هەروەکو شەریکەکە ئەمێنێتەوە وەکو بیلادێکی خۆی ئەمێنێتەوە سەبارەت بە لافاو تەبەن ئەمە سیارانە کە لە ئەمریکاویان نسبەتێکی زۆری بەر لافاو کەوتووە لەوێ کە سیارە بەر لافاو لە ئاوا بمێنێتەوە کە لە ئاوا بمێنێتەوە نایهێڵنەوە یعنی لە وڵاتەکەیە دەریەکەن لە وڵاتەکەیە یەتە کوێتە دووبەی لە دووبەیەوە ڕەوانەی ئێراگری تەبەن ئەم سیارانە هەمووی بە ڕقم شاسی و بە تەقریری ئەو شەریکەی کە دەریەکە ئەنێرێتە دەرەوەی ئەمریکا لە تەقریرەکە ئاماژەی پێ ئەم سیارەیە لەسەر ئەو ڕقم شاسیە فلانە سیارەیە فلانە مۆدێلە ڕەن و هەموو شتێک ئاماژەی پێەیە ئەم سیارەی لافاوە ئێمە ئاماژە بۆ تەقریرە ئەین کە بە کابرا ئەڵێن لافاوە یا سیارەکە و لافاو نییە لە 190 کێشە دروستە بێت بۆ ئەو سیارەیە کارەبایاتی ئاوی تێ ئەچێ لە دوای مودەیەک کلسەکە ئەو کارەبایاتە ئەبێتە هۆی شۆرتە بێتەوە سووتانی عقل سووتانی کارەبایاتی و سیارە زۆر حاڵەتە بۆتە هۆی گرگرتنی سیارەکەش تەبەن ئێرباگ یەکێکە لە هەر شتە مهمەکانی ئەمڕۆ بۆ سیارە بۆ سەلامەتی بۆ زۆر شت یعنی حتا فەحسەکانیشی سەسواز بۆ خوا لە فەحسی ساڵانی ئۆتۆمبیلەکانیش ئەبێت ئەم سیارەیە پشکنینێکی تەواوی ئێرباگی بۆ کرابێت کە 100% بزان ئێرباگی تیا یا تیای نییە بەڵام خۆشبەختانە لە ئیستەیە خەڵک ئیتیمامی پێەیە خەڵک دوایە کە بزانێ سیارەکەی ئێرباگی تەقیوە یان نەتەقیوە ئیتیمامێکی چاکی پێێرێ بۆ مەسەلەی ئێرباگ بەڵێ فێڵشتی وای تیاکرێ لە ئێرباگیشە جاری وایە یان مقاومەی بۆ دائەنێن یا تەغلیفیەکەنەوە یان بەس کەڤەرێکی بۆ دائەنێن و مقاومەی بۆ دائەنێن کە تۆ کۆمپیوتەری لێ ئەی لە کۆمپیوتەرەکە لە ئێرباکە نەتەقیەوە بەڵام لە ناوە هیچی تیانە لەبەری مقاومەیەکیان بۆ داناوە بەڵام خۆشبەختانە لای ئێمە سواز بەخواام سیارێکێتە لامان بۆ پشکنینی ئێرباگ ئێمە هەڵیەوەشێنین کۆمپیوتەری لێین بۆ خەلەلەکان پارچەی ئێرباکانیش هەڵەوەشێنین بزانین دانراوەتەوە یان مقاومەی بۆ دانراوە یان بیلادیە ئەم سێ شتەی هەیە ئەگەر دانرابێتەوە ئەوە مەزبوط ئەتەقێتەوە جارێکی تر ئەگەر مقاومەی بۆ دانرابێەوە ناتەقێتەوە گڵۆپەکەی کوژاوەتەوە لە کۆمپیوتەرە ئیعازی یعنی خەلەل نایەت ئەوەی تریشیان کە نەتەقیەوە بیلادەکەی خۆیەتی باشترین نەوعی یعنی باشترین ڕێگەیەتی تەبان ئێمە لەم ژوورەیە سیارە پشکنینی بۆکەین ئەم گڵۆپانەمان داناوە تەبان ئەم گڵۆپانە بە شێوەیەکی هەندەسی دانراوە بە شێوەی هەڕەمەکی دانەنراوە و بە شێوەی هەندەسی دانراوە هەم ئەم بەشەی خوارەوەی بۆی بەشی خوارەوەی سیارەکە
دەرکەوێت چیتیایە و چیتیانە ئیتر لە چاڵ و سۆڵی بێ لە تعدیلی سار بێ لە هەرچیەک بێ پیشانیا لە جیازەکەشا و لە یاشا هەم بۆ سەقف و شانەکانی بۆ مەسەلەی تەرزە چونکە سیارە هەیە لە دەرەوە ئەو کێشەیە زۆر یەتە بەردەمی کڕیار و فرۆشیار ڕۆژانە لە مارەزەکانە سیارە هەیە جاریە بە چاوی بینی سەیرەکەی تەرزەی پێوە نییە بەڵام کە یەتە ئێرە و کە لێرە بە جیاز پشکنینی بۆکەین دەرئەکەوێت کە سیارەکە تەرزەی هەیەیانەتی پارێکی باشیش لە نرخی سیارەکە داشکێن سیارە هاتۆتە لامان 0 کیلۆمەتر بووە نەڕۆشتووە لە شەریکەکەەوە هاتۆتە ئێرە لێرە پشکنینی بۆ کراوە تەرزەی هەبووە لە بارە یان لە هاتنیا بۆ ئێرە یان لە گەراجا لەوەیە کە دەرەچێ یەکەم جار لە گەراجا دانرێ بۆی هەیە لە ئیستایا ئەم ئۆتۆمبیلە تازانەی کە هاتوۆتە وڵاتەکەمانەوە نسبەتێکی زۆری زیاد لە حەد زیرەکەن یعنی سمارت کارن ئەجا بە پشکنین بۆمان دەرئەکەوێت کە کێشەیەکی تێکەوێت لە میکانیکا بێ یا لە کارەباییاتیا بێ کێشەیەکی تێکەوێت بە پشکنینی کۆمپیوتەر بۆمان دەرەکەوێت لە کۆنداوان نەبوو لە کۆندا سیارەکان هەم پێویستی بەو هەموو تەکنەلۆژیان نەبوو هەم سیارەکانی زۆر عەقڵیتیان نەبوو یعنی ئەو نەبوو بڵێ پێویستی بە فەحسکردنی کۆمپیوتەر هەبێ سیارە تاکیشیە کرد یەکسەریان و پلاکە یان نۆزڵە یا شتێکی وایەتی بەڵام لە ئیستایا خەلەلەکان بە کۆمپیوتەر دیاریەکەین کەسی کڕیار کە یەتە دوکانەکەمانەوە پشکنینی بۆکە ئیتر لێرەیە هەموو شتێکە پێ ئەڵێ لەبارەی گێڕەوە لەبارەی مەکینەوە لەبارەی کارەباییاتەوە هەموو خەلەلەکان یەک بەیەکی و بۆ لە راپۆرتەکە بۆ دەرەخات و ئاگادار دەکاتەوە ئێستا من بۆ ئەم سیارەیە چ جۆرە پشکنینێکەکەم پشکنینی کارەباییاتی بۆکەم هەرچی خەلەلێک لە کارەباییاتی ئەم سیارەیە بێ لەگە پشکنینی ئێربا کە زۆر زەرورە کەسی کڕیار بیکات پێشەوەی سیارەکە بکڕێ پشکنینی ئێرباگەکە لێرە یا پێمانەڵە ئێرباکەکە خەلەلی تایە خەلەلی تیانە ئەگە خەلەلی تیا بێمە بە دوای خەلەلەکان ناڕۆین و کەسی کڕیار ئاگادارەکەینەوە لی چۆن چاگەکرێ لایکێ چاگەکرێ چەندی تێئەچێت تەقریبەن ئەگە خەلەلیشی تیانە بێ لە کۆمپیوتەرەکە ئێمە هەر بە تەریقەی با بڵێن احتیادی خۆمان پارچە بە پارچەی ئێرباکان هەڵەوەشێنین زانین با بڵێن مقاومەی بۆ دانراوە یان ئێرباگەکە مەزبوطی خۆیەتی طبعا لە کۆتاییدا من دواهەمین ڕێنمایی من بۆ هەموو کەسێک کە ئۆتۆمبیلە کڕێ پێش ئەوەی ئۆتۆمبیلەکە بکڕێ پێش ئەوەی پارە بات پشکنینی کاملی سیارەکەی بۆ بکات ئەگەر سیارەکە سفریش بێت چونکە کەیسمان هەیە سیارەکە سفرە هاتۆتە ئێرە 2 ساڵ بۆ کابرا پێی بووە سیارەکەش سفر بووە خۆی بە سفری دەری کردو 2 ساڵ بۆ لی خوڕیەوە و دوایی فرۆشتێتەوە سەیری کردو پارچی بۆ یاکەتیا دەرکەوتو یا دەستکاریکردنی تیا دەرکەوتو یا تەرزە بووە یان دەرگایەکی گۆڕاوە یان چەمەلەخی گۆڕاوە داواکارم لە خەڵک ئەگەر کە ئەچن سیارە بکڕن پێشەوەی پارە بن بە کابرا پێشەوەی عەقد بکەن پشکنینێکی بۆ بکەن بە پێی سیارەکانی تە هەنێ سیارەمان هەیە پێویستی بە فاسی لاپاو هەیە فاسی ئێرباگەیە فاسی بۆ یاخەیە بە پێی سیارەکە من لە لای خۆمانەوە ئێمە ڕێنمایی هەموو کەسێکی کڕیارەکەین کە یەتە لامان پێڵێن چی پشکنینێک باشە بۆ ئەم سیارێ چی پێویستە چی پێویست نییە
طبعا ئەم ئۆتۆمبیلە پێشتر فەحس کراوە لای خۆمان ئەم بەشانەی کە سوورن ئەو ئاماژەیە بۆ بۆیاغ یعنی ئەم سیارەی ئەم پێشەی ئاوایی بە چەمەلەق و دەرگا و دەرگاکەی نیوەی و چەمەلەقی دواوەی یعنی ئەم سیارەیە زۆری بۆیاغە ئەم زەردانە ئاماژەیە بۆ تعدیلی سار تعدیلی سار بە زەر دەریەخان سوورەکان بە بۆیاغ دەریەخان ڕەنگی تری هەیە خۆتەوان ئێمە لە کڵەشەکەمانە دیاریمان کردووە سپی مەخسەیە پاک یعنی هیچی پێوە نییە سوور بێ بۆیاغە سارد بێ زەردە ئەگەر پارچەکە گۆڕابێ بە بیلادی خۆی بۆی دانرابێتەوە ڕەنی شین ئەکرێ ئەگەر پارچەیەک لەزگەشی پێوە بێ ئەگەر لەزگەی پێوە بێ ئۆتۆمبیلەکەی ئمە بۆمان دەرناکەوێت ژێرەکەی بۆیاغە یا چییە پارچەیەک لەزگەی پێوە بێ سەوز دەریەخە يا خسارة بس